لە کاتێکدا هەندێک راپۆرتی میدیایی باس لە کەمبوونی هەندێک جۆری چەک و تەقەمەنی دەکەن، کۆشکی سپی و وەزارەتی جەنگی ئەمریکا و بەنگەشانە بە تەواوەتی ڕەت دەکەنەوە و دەڵێن هیچ کێشەیەکی استراتیژی لە ئامادەباشی سەربازی وڵاتدا بوونی نییە. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە پەیامێکدا لە تروس سۆشیال وتی ئەمریکا بڕێکی زۆری گەورەی تەقەمەنی هەیە و هەروەها بەرهەمهێنان و گەیاندنی چەک و تەقەمەنی بەردەوامە. کەوتەی ئەو کۆمپانیاکانی بەرگری لە ئێستادا زۆرترین ژمارەی کارگە و بنکەی بەرهەمهێنان لە مێژووی وڵاتدا پێکدێنن. هەمان هەڵوێستیش لەلایەن وەزیری جەنگ پیت هێگزەت پشتڕاستکراوەتەوە. ئەو راپۆرتەکان بە چیرۆکی دروستکرا و ناودەبات و دەڵێت ئاستی کۆگاکانی چەک باشە و هەر ڕۆژێک بەهێزتر دەبێت. ترامپ پێشتر لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەوانان سەبارەت بە ناردنی چەکی تایبەت بە ئۆکراین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وتبووی کە ئەمە سروشتیە کە هەندێک جار ئەمریکا ئاراستەی ناردنی چەکەکان بگۆڕێت. ئەوە شتێکە بەردەوام ئەنجامی دەدەین. کۆگایەکی گەورەمان لە چەک و تەقەمەنی هەیە لە ئەڵمانیا و سەرانسەری ئەوروپا. هەندێک جار بە پێی پێویست لە ناوچەیەکەوە دەیانگوازینەوە بۆ ناوچەیەکی تر و بەکاریان دەهێنین وەک ئۆکرانیا. ئەم هەڵوێستانە لە کاتێکدا دێن کە هەندێک میدیا بە پشت بەستن بە سەرچاوەی نەناسرا و بانگەشیان کردووە کە هەندێک جۆری تەقەمەنی لە دوای شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هاوکاریە سەربازیەکان کەمبوونەتەوە. بەڵام کۆشکی سپیە و راپۆرتانە بە هەواڵی درۆ ناودەبات. لە هەمان کاتدا زانیاریە فەرمیەکانی وەزارەتی بەرگری نیشان دەدەن حکوومەتی ئەمریکا ملیارها دلار بۆ فراوانکردنی بەرهەمهێنانی موشک و تەقەمەنی، باشترکردنی زنجیرەی دابینکردن و بەهێزکردنی بنەمای پیشەسازی بەرگری تەرخان کردووە. هەروەها چەندین کۆمپانیای گەورەی بەرگری وەک لاکهید مارتین خەریکی فراوانکردنی کارگە و هێڵەکانی بەرهەمهێنانن بۆ زیادکردنی توانای دابینکردنی چاک بۆ هێزە چەکدارەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی.